خوا لێ بێت ڕۆژ و تەعاتت قوبوڵ بێت لە بازاڕی سۆران بەگشتی چۆنە و چۆن چی دەگوزارێت؟ بینەرانی بەڕێز بێتن من لە نێو بازاڕی قەزای سۆرانم لە ئێستادا دیارە وەک خۆت ئاماژەت پێدا ڕەمەزانان بازار گەرم و گۆڕ بوو خەڵکێکی زۆر سەردانی بازار یەکرد بۆ پێداویستەکانی ڕۆژانە ئەم ساڵیش بازاڕی سۆران هاوڵاتیانی لێ ئەبیندن قەڵەباڵغی هەیە بەڵام وەک هاوڵاتیانی ناوچەکە ئاماژەی پێدەن وە کاسبکاران بەهۆی ئەو قەیرانە دارایی کەوا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە موچە بەسەر فەرمانبەران دابەش نەکراوە هاوڵاتیان دۆخی ئابوووریان خرابەوە کەمتر ڕوو لە کڕینی شتومەکەکەن لە بازارڕە تەنها و پێداویستیانە ئەکرن کەوا ڕۆژانە پێداویستی سەرەچین دۆخی بەگشتی دۆخی ئابووری هاوڵاتیان لە قەیرانێکی سەختدا گوزەرێت بن بۆ ڕای چەند هاوڵاتیەکتان لە سۆران بۆ وەرەگرم لەسەر دۆخی بازار ئەچمەلای مامۆستا سڵاوت لێ بێتن دۆخی هاوڵاتیان لە چاسێکدا حاڵ و گوزەرانیان چۆنە لە ئێستا لە قەزای سۆران بەناوی خۆی بەخشندەی میهرەبان تەبیعی بازاری ئەو ساڵ لەگەڵ ڕەمەزانی پارێکە فەرق و جیاوازیەکی یەکجار زۆری هەیە ئاسمان و ڕێسمانی فەرقە شکر بۆ خوای باش بوو ئەو تەلبەندی و ئەو پارێزبەندیانەی نێو بازار کەرەنتینەکە سوودکرد کرا و هەر جیراجینە بارودۆخەکەی هاوڵاتیان لەو پەڕی ناخۆشیە خەڵک بێمەعاشە بێکارە بێکاسبیە ئەمڕۆ حکوومەتی هەرێم بڕیارێکی دا بە کەمکردنەوەی موچەی پڵەبارەکان دەبوایە ساڵێک پێش ئێستا لەگەڵ هاتنی ئەو قەیرانانە ئەو بڕیارە درابە داواکارین بە زووترین کات حکوومەتی هەرێم چاوەکی لەو خەڵکە فەقیر و هەژار و نەدارەی ڕابێنی ببینی بارودۆخیان ببینی نازانم چۆنە ینی بارودۆخ لەو پەڕی ناخۆشیە بازار وەکو پێویست نییە دەبیان ئەگەر مەعاش نێ هاوڵاتیان کڕین و فرۆشتنیان پێ ناکرێت بازاری ئەو ساڵ لەگەڵ پارێکە جیاوازیەکی یەکجار زۆری هەیە شماوەستا ئەبینین ئێستا حکوومەت و پەرلەمان خەڵکیان بۆ سەرقاڵ کردووە باس لەوە بکەن پارێزبەندی لەسەر سەنەندان پەرلەمان لابن پێتان وەنی ئەمە خۆتزیینەوەیە لەو بارودۆخە داراییەکەوە هاوڵاتیان تێکوت پێویست نیە حکوومەت چارەسەری قەیرانی دارایی هاوڵاتیان بکات تەبیعی ئەمڕۆکە هەر کەسێک قسەیەکی خێر بکە خوای پەروەردیگار بیپارێزی مەسەلەی ئەو هەڵگرتنی پارێزبەندیش لەسەر هەر ئەندام پەرلەمانێکی ئێمە وەکو یاسا سەرمان لێ دەرناچی بەڵام داواکارین هەر کەسە قسەیەکی خێری لە زار و لە دەم دەربێ با درێخینەکە بیکە ئەمڕۆ ڕۆژی قسەکردنە بارودۆخی هاوڵاتیان لەو پەڕی ناخۆشیە خەڵک کەم دەرامەتە بێمەعاشە بێکارە بێکاسبیە بۆیە داواکارین حکوومەتی هەرێمی کوردستان بە گوێرەی یاسا چۆنە با یاسا سەروەر بێ بۆ هەمووان وەک خۆی بێ فەرق و جیاوازی زۆر سپاس دەکەین بەڵە کاک جەلال ئەگەر دەرفەتم پێ بدەیت من ئەچمە لای یەکێک لەم دوکانانەی شیرنەمەنی بزانم بازاری ئەوان چۆنە ئەم ساڵ لەگەڵ ساڵانی ڕابردوو دیارە لێرە لەم دوکانی شیرنەمەنیە وەچەند هاوڵاتیەکی لەیەکەوە سەرقاڵی کڕینی شیرنەمەنی ئەچمە لای کاکیاسین سڵاوت لێ بێتن بازارتان چۆنە والله بەبەراورد دەگەر ساڵانی ڕابردوو تەوان تاسیری کردووە تاسیرێکی زۆریشی کردووە یەکەمیان بەهۆی نەهاتنی موچە دووەمیشیان بەهۆی ئەو نەخۆشی کۆرۆنا خەڵک تا چەندە سەردانی بازاڕەکەن بە تایبەتی تۆ کە دوکانی شیرنەمەنیت هەیە خەڵک تا چەندە ئەم ساڵ شیرنەمەنیەکرێت والله وەکو پێویست نییە وەکو بڵێن ساڵانی ڕابردوو بەڵام هەمووی لەسەر ئەوەیە کە نەهاتنی موچە بۆتە گیر و گرفت بۆ ئەو خەڵکەی کەوان نێت سەردانی شیرنەمەنی نەکە سەردانی بازار نەکە هەر پێداویستەکانی خۆی جێبەجێ بکە ئەمەش هۆی دەگەڕێتەوە بۆ یەکەمیان ئاماژەم پێدا موچەیە دووەمیشیان ئەو نەخۆشی کۆرۆنا ئەو کۆتوبەندێکەوە لەسەر خەڵک کرایە یان بازاریان کۆتوبەند کردووە بە سەعاتیان داناوە مۆڵەتەکە بڵێم لە هەشتی بەیانی تاکو شەشی ئێوارەیان حوتی ئێوارە بەڕاستی لۆ دوکانداری زۆر کەمە لەبەرەوەی ناتوانیت ئەو دوکاندارە ناتوانیت ئەو کرێ و حەقی شاگرد و بۆ کردوون زۆر باشە دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ ئازات و مەراوەیە نەماوە بۆ هیوایی کە بارودۆخی بازار و گوزەرانی هاوڵاتیانیش بگۆڕێت و ڕەمەزان ببێتە هۆکارێک
بۆی کە جارێکی دیکە بەرەکەت بکێتەوە ناو ماڵ و منداڵ و ژیان و حاڵی خەڵکی.